جبرويجي امين هابتشن جموي كو وزير دربه ماركو روبيو بحثا دوسايا ايراني كر سوران چه آگاهی نود و درباره دل جمتهنه بەڵێ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمڕۆ سێشەممە لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ جێگیری سەرۆکۆماری پاراگوە کۆبووەوە هەردوو لە یادداشتێکی لێکتێگەشتیان لەسەر هاوکاری لە بواری ئەتۆمیدا ئەلبەتە لە بواری مەدەنیدا واژوو کرد پاش واژووکردنی ئەم یادداشتی لێکتێگەشتنە مارکۆ ڕۆبیۆ لەسەر ئێران لەسەر بارودۆخی ئێران قسە کردوتی هەندێک پێشکەوتن لە گفتوگەکاندا لەگەڵ حکوومەتی ئێران هەبووە بەڵام هێشتان نەگەیشتون بە ڕێکەوتنی کۆتایی بەتایبەت لەسەر گەڕووی هۆرموز با هەندێک لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ببینین و ببیستین. کاتێک باس لە ڕێکەوتن دەکەین 2%. ڕێکەوتنێکی گەورە هەیە کە پەیوەندی بە خواستی ناوەکی حکوومەت ئێران هەیە ئەوان هەرگیز ناتوانن چەکی ناوەکیان هەبێت سەرۆکۆمار لەو بوارەدا زۆر ڕوون بووە دەبێت ڕێکەوتنێکی کۆتایی لەسەر داماڵینی چەکی ناوەکی حکوومەتی ئێران بێت بەڵام سەبارەت بە گەروی هورموز کەشتیەکان لە گەروی هورموزەوە تێدەپەڕن ئێستا نەوت لە گەروەکە تێپەڕ دەبێت و گەروی هورموز کراوەیە گفتوگو و دانستان لە نێوان عومان و ئێراندا هەیە لەسەرەوەی چۆن کەشتی زیاتر لەو ماوەیە کورتدا بە سەلامەتی تێپەڕ ببن ئێمەش ڕۆڵمان لەم دانوستانە هەیە لە هەمان کاتتا بەرەو دانوستانی درێژخایەنتر لەسەر داماڵینی چەکی ناوەکی هەنگاو دەنین پێشکەوتن لەم دانوستانانەدا هەبووە بەڵام هێشتا یەکلا نەکراوەتەوە هیوادارین زۆر بە زووی ڕوو بدات. بەڵێ پێش قسەکانی مارکۆ ڕۆبیۆ ئەسکات بێسەند وەزیری گەنجینەی ئەمریکاش لەسەر بارودۆخی ئێران قسە کردوتی لەوانەیە کە ئەمریکا و حکوومەتی ئێران ڕۆژی چوارشەممە لەسەر گەروی هۆرموز بگەن بە ڕێکەوتن هەروەها پاکستان و قەتەر کە دوو نێوەنگیری سەرەکی وتوێژەکانی ئەمریکا و حکوومەتی ئێران دەڵێن هێشتان بەردەوامن لە هۆڵەکانی خۆیان بۆ ئەوەی کە هەردوو لایەن یانێ ئەمریکا و ئێران لە ڕێگەی دیپلۆماسی و لە ڕێگەی دانووسانەوە بگەن بە ڕێکەوتن ئەم بەوتەی قەتەر و پاکستان هێشتان ئەمریکا و حکوومەتی ئێران نەگەیشتون بە ڕێکەوتنێکی کۆتایی هەر لەسەرم بابەتە چەند بەرپرسێکی ئەمریکیش ڕۆژی دووشەمە لەگەڵ تەلەڤیزیۆنی هەواڵی CBS قسەیان کردو وتیان کە وتوێژەکان ئەگەرچی بەردەوام بەڵام هێشتا کات دیاری نەکراوە بۆ ئەوەی کە دانووساندنی فەرمی لە نێوان هەردوو لە بکرێ لە لایەکی دیکەوە پاکستان ڕۆژی دووشەمە داوای لە محەممەد باقر قالیباف کە سەرۆکی پەرلەمانی ئێرانەوە هەروەها عەباس عراقچی کە وەزیری دەرەوەی ئێرانە داوای لەوان کردووە کە بە زووترین کات سەردانی پاکستانکەن بۆ ئەوەی کە گفتوگویەکی بەپەلە لەسەر بارودۆخی ناوچەکە بکرێت دیار نییە کە ئەو دوو کەسە یانێ قالیباف و عراقچی کە دانووسانکاری سەرەکی حکوومەتی ئێران لە گفتوگوەکان لەگەڵ ئەمریکا کێ سەردانی پاکستانەکەن بەڵام ئەم داوەتە لەوان پاش ئەوە هات کە حکوومەتی ئێران ڕایگەیاند کە پاکستان هێشتا نێوەنگیری سەرەکیە لە گفتوگەکان لەگەڵ ئەمریکا ئێستا ئەم قسانەی بەرپرسانی ئەمریکا و هەندێک پێشکەوتن لە گفتوگۆکاندا لەگەڵ حکوومەتی ئێران هەبووە پاش ئەوەی کە لە چەند هەفتەی ڕابردووە ئەمریکا هەمیشە داوای ئەوەی کردووە کە کێشەکان لەگەڵ حکوومەتی ئێران لە ڕێگەی دانووسانەوە لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت بەڵام حکوومەتی ئێران لە وەڵامدا هەر بەردەوام بۆ لە هێرشەکانی بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز و هەروەها بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئێستا دەبێت چاوەڕێ بێت بزانین کە ئەم جارە ئایا دەگەن بە ڕێکەوتنی کۆتاییانە و کاردانەوەی حکوومەتی ئێران چ دەبێت. بله سوران خاطری پیامنێری دەنگی ئەمریکای وەزارەتە دەرەوە سپاس بۆ وانزانیاریەتە.